بڵاوبوونەوەی دیدی استخلاف واتە حاکمیەتی شەرع و سیادەی شەرع ئەنجا مەفاهیمەکانی دارالئیسلام و دارالکوفر ولاء و بەراء و سنووری کوفر و ئیمان و زانینی ئەم حدودان زانینی مەرجەکانی ئیمان لە عیلم و یەقین و صدق و قبول و ئەوانی تر ئەمانە هەمووی ئێمە ئیشمان لەسەر کرد لە مەدای ئەم 29 ساڵەیە ئەو کەسانی لێمان نزیک بوون یا دەنگمان گەیشتووە پێیان بە شریتێک بە دەرسێ بە محاضرەیە بە نووسینێک هەستیان پێکردو کە ئێمە ئەو ئیخوانە نین کە لی دەرچوو بۆیە ئێستا ئێمە یەکگرتوو نین کۆمەڵی ئیسلامیش نین کە لە بزوتنەوەی ئیسلامیان شقاقیان کردووە جیابوونەتەوە بە فیتی ئێران و فیتی یەکێتیش کە ئێستاوان لە دائیرەی ئێرانیزمەکەیان سۆفیش نین ئێمە چونکە عەقیدە سەلەفیەتەکە لە سەرەتاوە جارە باسی تەوەسل و مەسەلەی شرکی عبودیەتەکەی زۆر لا ڕوون کردینەوە وەخوا جزایان بداتەوە تەمام محەممەد عەبدولوهاب و ئەولادەکانیشی ئەوانەمان هەموو لەو کتێبانە وەرگرتووە تەیسیر العەزیز الحەمید یان فتح المەجید یان ئەوانی تر لەبەرەوە ئەمەشمان لا ڕۆشن بوو ئیشمان لەسەر ئەوە کردووە کە زەمینەیەکی سەلەفی عەقائیدی جیهادی مەنهەجی پەروەردەبوونێکی پشودرێژ بیناسازی خێزان دروستبوونی کۆمەڵکاریەکی عەقائیدی لەسەر ئەمە پەروەردەبوون ئیشمان لەسەر ئەمە کرد ئایا ئەمە بەرهەمی هەبوو یان نەی